ئەم سێوەش یعنی مێخەکرێژەکەم بۆ دایکمێ بوومەوە. ئێمە کۆ قوتابیانی پەیمانگەی تەکنیکی سۆمان بەشداریمان تێدا کردو و لێرە دڵخۆشم کە بەشداریم تێدا کردو چکە بۆ من یەکەم جارە و هەستێکی جیاوازە و ئەم سێوەش یعنی مێخەکرێژەکەم بۆ دایکمێ بوومەوە. چۆنە بڕیارەوەتدا بۆ دایک؟ وڵای داکم زۆرم خۆشە دانی هیچ شتێکم نییە بۆ ئەوەی کە پێی بڵێم اینجا کە ئەوەشم دیت بڕیارمدا ئەم سێوە مێخەکرێژ بکەم و پێشکەش بە دایکم. هەر خەڵکی چۆمانی لێرە دانیشت؟ نەخێر خۆم خەڵکی سۆرانم. بەڵێ ینی دەمێکشە دایکت نەبینی چەند دەبێنت بینیوە؟ تقریبی 2 هەفتە زیاتریشە نەمبینیوە. بەڵێ ئەمە بیرکردنەکە بوو یان خۆشەویستیەکە بوو وای لێ کردی ئەو سێوە پێشکەشی دایک؟ ئەکید هەردووکەی بۆ خۆی زەحمەتەکە لە ماڵەوە دووربی و خاسەتەن تەڵەبەش بی لە شارێکی تر ئێمە کەم دەگەڕاینەوە ماڵەوە زۆر لە ماڵەوە جاروەها بوو بە مانگ ناچووینەوە بۆ ئێمە زۆر ناخۆش بوو ئەکید هەم خۆشەویستی و هەم دووریەکەش کە وای لێ کردو زیاتر بیری بکە.